پارتی ئۆفەری پۆستی جێگری سەرۆک وەزیرانی عێراق دەداتە یەکگرتوو. نهێنی سیناریۆکە چییە و ئایا پەیوەندی بەچوونی مەسرور بارزانی بۆ تورکیا هەیە؟ لا چوارچێوەی هەوڵە سیاسیەکان بۆ کاراکردنەوەی خولی نوێی پەرلەمانی کوردستان و تەواوکردنی نیسابی یاسایی بۆ کۆبوونەوەکان، پارتی ئۆفەرێکی سیاسی نوێی خستۆتە بەردەم یەکگرتوو. بەپێی زانیاریەکان پارتی داوای لە یەکگرتوو کردووە کە 7 پەرلەمانتارەکەی بەشداری لە دانیشتەکانی پەرلەماندا بکەن. لە بەرامبەردا پارتی ئامادەیە دەستبەرداری پۆستی جێگری سەرۆک وەزیرانی عێراق بێت بۆ یەکگرتوو. لەم بارەوە شێروان دووبەردانی پەرلەمانتاری پارتی ئەو زانیاریانەی پشتڕاست کردەوە و ڕایگەیان کە ڕەنگە پارتی ئەو پۆستە سیادیەی بەغدا بۆ دکتۆر موسەنا ئەمین جێبهێڵێت. چاودێران ئاماژە بەوە دەکەن کە پارتی دەیەوێت هەمان ئەو یاریە سیاسیە لەگەڵ یەکگرتوو دووبارە بکاتەوە کە پێشتر یەکێتی لەگەڵ نەوەی نوێ ئەنجامیدا، کاتێک نەوەی نوێ پۆستی وەزارەتی ژینگەی لە بەغدا وەرگرت لە بەرامبەر چوونە پاڵ یەکێتی لە پەرلەمانی کوردستاندا. لەلایەکی دیکەوە زانیاریەکان باز لەوە دەکەن کە سەردانە دواییەکەی مەسرور بارزانی بۆ تورکیا و دیدارەکەی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان بەشێکی پەیوەندی بەم پلانەوە هەبووە. باز لەوە دەکرێت مەسرور بارزانی داوای لە سەرۆک کۆماری تورکیا کردووە کە پەیوەندیەکانی خۆی بەکار بهێنێت بۆ قایلکردنی یەکگرتوو بەو ئۆفەرەی پارتی. جەلال پەرێشان پەرلەمانتاری پێشووی پارتی ئەمڕۆ ئەو دەنگۆیانەی پشتڕاست کردەوە و ڕایگەیان کە سەردانەکەی بارزانی بۆ تورکیا ڕەهەندێکی پەیوەست بەکارەکردنەوەی پەرلەمان هەبووە سەبارەت بە هەڵوێستی یەکگرتوو. تاکوێستا و حیزبا بە فەرمی چوونە پاڵ پارتی ڕەت کردوتەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاندووە کە ئەوان نابنا بەشێک لە هیچ بەرەیەکی سیاسی دژی لایەنێکی دیکە. هاوکات دکتۆر موسەنا ئەمین پەرلەمانتاری یەکگرتوو لە بەغدا ئاماژەی بەوە کرد کە ئەوان وەک سێ لایەنەکە یەکگرتوو کۆمەڵ و هەڵوێست خاوەنی دەکورسین و دەیانەوێت وەک ئیستیحقاق پۆستێکی باڵا وەربگرن. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ ڕەتکردنەوەی مەرجەکانی پارتی لێک دەدرێتەوە. ئایا تۆ پێت باشە موسەنا ئەمین ببێتە جێگری سەرۆک وەزیرانی عێراق لا پشکی کورد؟